وەکو نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ هۆشداری خۆمان بە جەنابی وەزیری پەروەردە و تەواوی خەمخۆرانی بواری پەروەردە لە 3 خاڵدا ڕادەگەێنین. یەکەم، تەواوی ئەو بۆچوون و پلانانەی لە کۆبوونەوەی 35 وەزارەتی پەروەردەدا پێشنیار کراوە بۆ دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ بەو پەڕی لە خۆبوردوویەوە پێش دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن کاری لەسەر بکرێت و هاوکات لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیشدا پێداگری لەسەر بکرێت تا هەرچی زووە دەرگای گفتوگۆ و دەرگای دامەزراندن بەڕووی مامۆسایانی وانەبێژدا بکرێتەوە کە چەندین ساڵە بەداخراوی ماوەتەوە. دووهەم، هەوڵ بدرێت لە پڕۆژە یاسای پەروەردە کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە لەلایەن هەر یەک لە لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان و تەواوی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و ئەوانەی بەشدار بوون لە نووسینەوەیدا دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ بە یاسایەک بچەسپێندرێ کە حکومەت پەیوەست بکا بە جێبەجێکردنیەوە تاوەکو لە یەک کاتدا دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ و گرفتی کەمی میلاشی وەزارەتی پەروەردەش چارەسەر بکرێ. سێهەم، مامۆسایانی وانەبێژ لەگەڵ وەستاندنی هیچ پرۆسەیەکی پەروەردەیی و زانستیدا نین ئەگەر بێبەڵێنی حکومەت و کاتکوشتنی زیاتری وەزارەتی پەروەردە ناچاریان نەکا. چوارەم، هەموو بەڵێن شکاندن و کاتکوشتنێکی وەزارەتی پەروەردە بۆ ساڵی نوێی خوێندن بایکۆتی مامۆسایانی وانەبێژ و پەککەوتنی پرۆسەی پەروەردەی لە یەکەوێتەوە.